بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. من بنار هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ TV بەرواری 2 تەمموزی 2022. ئازیزان، کۆمەڵێ بابەتی زۆر و هەمەلایەن هەن کە دەکرێت قسەیان لەسەر بکەین، بەڵام لەبەر ئەوەی کە دوو بابەتی هەردووکەیی زۆر گرنگ ئێستا لە ئارادان و بە گرنگی دەزانین کە کاتی پێویستیان بۆ تەرخان بکەین، بۆی بابەتەکانی ئەمڕۆمان تەنها تایبەت دەبێت یەک بە تاوانە دڵتەزێنەکان کە دیسان لە کوردستاندا بۆتە ڕۆژانە و دەیبیستین، دووەمیان لە ئیدامەی جەنگی ئوکرانیادا ڕێکەوتنامەیە کە لە نێوان وڵاتانی ئەسکەندەنافیا فنلەند و سوید لەگەڵ تورکیادا ئەنجام درراوە بۆ ئەندامبوونی ئەم دوو وڵاتە لە ناتۆدا. هەڵبەت هەوڵ دەدەین کە بۆ ئەوەی کە بابەتەی تریش داوتێ بکەین پێشەنگ TV بەرنامەکانی زیاتر بێت لە گۆشەی ترەوە بتوانین تاوتوێی ئەو بابەتانی تری کۆمەڵگەی کوردستان و جیهان بکەین. بەڵام ئەمڕۆ لەسەر ئەم دوو بابەتە پێدا دەگرین و تاوتوان دەکەین لەگەڵ میوانانی بەرنامەکانی ئەمڕۆماندا. ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و من ئەو کۆمنتانی ئێوە دەینووسن لە میوانانی بەرنامەکەی دەکەن. مەڵازان هەروەک لە سەرەتادا ئاماژەم پێدا کە تەوەری یەکەمی ئەمڕۆمان تایبەتە بە تاوانە دڵتەزێنەکان لە کوردستاندا. ڕۆژانە ئەم تاوانانە دەبیستین و پێم خۆش نییە لێرەدا دووبارە باسییان بکەین لە چی ڕوویداوە، بەڵکو تاوتوێکی زیاتریان بکەین کە ئەمانە بۆ ڕوودەدەنەوە هەندێک ئەو لێدوانانەی کە لەلایەن دەسەڵاتەوە دەوترێت تاوتویان بکەین. میوانی بەرنامەی ئەمڕۆمان محسن کەریمە. محسن کەریم، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. ئێوارەتان باش، سپاس بۆ ئێوە و سڵاو ڕێزم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. کۆمەڵە پرسیاری زۆرم هەیە سەبارەت بەم تاوانانی ئەمڕۆ لە کوردستاندا ڕوودەدەن. پێش ئەوەی کە بچمە سەر وردەکاری زۆرێک لەو قسە و بۆچوونانەی کە هەن ئەمڕۆ، ئەمێ پرسم کە بۆچی هێندە بە فراوانی تقریبا ڕۆژانە تاوانی هێندە دڵتەزێن لە کوردستاندا ڕوودەدات؟ بەڵێ، ئەزانین چۆنە من ئەتوانم سەرەتاوەکو بە شێوەیەکی گشتی لەسەر بوونی تاوان قسە بکەمە، دواتریش بەڵام بە پرسیارەکەی بۆمە بە تایبەتی، چکە بە بەڕای من بەبێ لانی کەم لێکدانێکی کورد لەسەر بنەماکانی تاوان، بنەما کۆمەڵایەتیەکانی تاوان ئیمکانیەوە نییە کە لێکدانێکی کورد و دقیق و ڕاستەقینە بۆ ئەم تاوانانی کە لە کوردستان ئاکرێت بین. بۆیە من وەکوتم لە سەرەتاوە لەوە دەست پێکەم کە بۆچی تاوان هەیە لە کۆمەڵگای ئێستایا، بۆچی تاوان هەیە. ئەنجامدانی تاوان تەنها باڵێن تەنگەبەر نابێتەوە بە کۆمەڵگای کوردستانەوە یا بە کوردستان عێراقەوە، لە زۆربەی وڵاتانی دنیا لە زۆربەی کۆمەڵگاکانە تاوان ئەنجام ئەدرێت. بە بڕای من لە هەلومەرجی ئێستەی دنیا و لە هەلومەرجی کۆمەڵایەتی ئێستایا ئەوەی کە بنەمای تاوان دروزەکەوەی کەواکە تاوان ڕووبات، بەڕای من خودی ئەو دابەشبوونە چینایەتی ئەو نایەکسانی کۆمەڵاتیەک لە کۆمەلگای ئێستایا مەوجودە، لە کۆمەلگای سەرمایەداریا مەوجودە و ئەمانە زەمینەی کۆمەڵایەتی ئەنجامدانی تاوان، دروستبوونی تاوان پێگەهێنن. وەکوتم تەنها ئەمە تەنگەبەر نابێتەوە بە کوردستان، لە زۆر وڵاتی دنیا هەیە. لە ئەمریکا مەسەن خۆمان چەندین جارە بین کە تەقە لە قوتابخاناکرێ، لە شوێنی کاکرێ، مەسەن چەندین کەسە کوژرێ. لە وڵاتانی دیکە بینین کە بە شێوازی جۆراوجۆر تاوان ئەنجام دەدرێت. مەگەر تاوانی با بڵێن بێژگە لە تاوانی ئەوەی کە پێڵێن ڕێکخراو کە لایەن دەوڵەتەکان و دەستگاکانی دەوڵەتیەوە بەڕێوە بێت، ئەگەر ئەوە بە نەزەر ئەتبار وەرنەگرین لەم باسی ئێسەمانە. بەڵام ئەوەی کەواکە کەسانێک ئەفراد پەنا بۆ تاوان بەرن، بۆ ئەنجامدانی تاوان بەرن، بە بڕای من ئەو جیاوازیە چینایەتیە کۆمەڵایەتیە کە لە کۆمەلگای کوردستانە کۆمەلگاکانی دنیا هەیە و ئەو نایەکسانی نابەرابەری کە هەیە بنەمایەکی کۆمەڵاتی بۆ دروستبوونی تاوان لە کاتێکە کە کەسانێک هەست بە نامەبوونی خوانەکەن لە کۆمەلگای، هەستەکەن هیچ پەیوەندێکیان بە کۆمەلگاوە نەماوە، هەستەکەن کۆمەلگا ئیحساسیان دروست دروست کە کۆمەلگا غەدریان لێکە، ئەوانیش ڕەن کاردانەکان بە شێوازی تاوان بێت.
بەڵام بۆچی ئەمە لە کوردستانە بۆتە دیاردەیەکی نزیکی ڕۆژانە جا من ئەمەوە بڵێم کە ئەوەی کە لە کوردستانە بۆعدێکی فراوانترین وەرگتۆ بەپڕایمەوە کە لە کوردستانە دەوڵەتێک دەسەڵاتێک یاسایەک هەتا بە پێوانەی ئەو یاسا و دەوڵەت و مقڕاتانەی کە لە وڵاتانێکی ترا هەیە موجود نییە. وتم لە ئەمریکا تاوان ئەکرێ بەڵام معلومە کە لەوێ مجموعە قوانین هەیە کە توانێت بە جۆرێک کۆنتترۆلی دەوڵەت تەزمین بکە سەرباری وتم ماهێتی دەوڵەت کەشتێکی کە ماهێتێکی جینایەتیە خۆی ئەساسن دەست بۆ سەرکت و چۆسانەوە بە ئەو قەزێکیە. بەڵام کوردستانی عێراق لێرە نە دەوڵەت هەیە نە یاسایەک هەیە و نە چوارچێوەیەکی قانونی هەیە بۆی کە محدودێتێک بۆ تاواندارنێ سەرباری زمینە کۆمەڵاتەکەی کە بەڕای من بە شێوەیەکی یەجگار فراوان ئامادەیە هاوکات بوونی دەسەڵاتی میلیشیایی بوونی دەسەڵاتی ئەحزابی چەکدار کە خۆیان سەرچاوی نائەمنین سەرچاوی ئەنجامدامی تاوانن و خۆیان داڵدەدەری شوێنی حەوانەوە و پاراستنی تاوانبارانن. ئەمە بە بڕای وای کە بۆعدێکی فراوانتر لە کوردستان وەربگرێت و تاوان بە شێوەیەکی فراوانتر ئەنجام بدرێت. سەرڕایەوە بێجگەلەوە ئەبینین کە نەبوونی یاسا سەروەرەوەکە خوان پێڵێن لە ناو دوو کەوانەیە سەروەر نەبوونی یاسا یاوەی کە یاسا بە دوو پێوانە جێبەجێکرێت لە بەرامبەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئەوەی کە ئەڵێن بێدەسەڵاتە بە توندریشەوە جێبەجێکرێت بەڵام لە بەرامبەر ئەوانەی کە دەسەڵاتیان ئیمکانیان توانانەیە جێبەجێ ناکرێت. ئەمەش نەوێک لە ئیحساسێکی لای خەڵک دروست کردو کە تاوانی بەرامبەرەکرێ بەڵام یاسایەک نایپارێزێ لەبەرەوە یا بڵین یاسایەک دیفاعی لە ناکە مافەکانی بۆ ناگەڕێتەوە نایپارێزێت بۆیە ڕەنە خۆی پەنابەرێت بۆی کە لە بەرامبەر ئەو تاوانەی کە بەرامبەرگە ئەویش تاوان ئەنجام باتە. بۆیە پێم وایە کە ئەگەر کورتی کەمەوە بنەمای تاوان بنەمایەکی کۆمەڵاتی چینایەتی هەیە کە لەو دابشبوونە کۆمەڵاتیە لەو ئیحساسە بە نەبوونی بە جۆرێک لە غوبن بە تەریخستنەوە بە نامەبوون ڕوئەیات و هاوکاتیش ئەو کەلتوری تونەتیژەی کە لایەن دەسەڵاتەکانەوە ناو کۆمەلگا بەڕێوە ئەچێت زمینە خۆشەکە بەوە لە کوردستانژە بە بڕای من نەبوونی یاسا ویا بڵێن یاسایەکی میلیشیایی کە میلیشیا تحکمی پێوەکات بۆبوونی میلیشیا کە خۆیان بەشێکن لە سەرچاوی تاوانەکان وای کردو کە بە بڕای من تاوان زیابێ و خەڵکانێکیش کە تاوانیان بەرامبەر خۆیان ناچارن جاریکە بە ئەنجامدانی تاوان قەرەبووی ئەوە بکەنەوە یا بڵێن مافەکانی خوان بە حسابی خوان وەرگرتنەوە. بەڵام دەسەڵاتدارانیش لە بەرامبەر ئەمە کاردانەوەیان هەبووە بۆ یەکێک لەو ڕێگە چارانی کە خراوەتە بەردەم بۆ نمونە ئەڵێن کە کۆتایی بهێنرێت بە چەکی بێمۆڵەت کە هاوڵاتیان چەکی بێمۆڵەت بوونی نەمێنێت بەکارهێن چی سرنجەکانی هەیە لەسەر ئەم جۆرە؟ بەڵێ زین چۆنە من باسم گوتم کە سەرچاوی تاوانەکان بە دەرەجەی سەرەکی خوان ئەحزابی میلیشیایی و ئەو هێزە چەکدارێک کە بە دەوری ئەوە لە دەوری کۆوەت چ لە وەکو دەسەڵاتێکی سیاسی میلیشیایی کە سەرکوتی خەڵگەکە وەچووی کە ئەناسر و ئەفرادەکان ئەم هێزە میلیشیا تاوانەکەن ینی مەسەن بەشێ لە تاوانبارانەوانی کە خەڵگە کوژن لەسەر کەیسی کۆمەڵاتی لەسەر کەیسی سیاسی لەسەر مەسایلی جۆراجۆر لە لای ئەو مەسئولان و بەرپرسی حیزب دەسەڵاتدارەکان پارێزراون. بۆیە بە بڕای من ئەوەی کە سەرچاوی جەریمەیە لە کوردستان عێراق ئەوەیە کە با بڵێن بە معنایەکی بڵێم خودی دەسەڵاتەوە خودی ئەو حەواشی و ئەوانی کە دەوروبەری دەسەڵاتن ئەوانی کە با بڵێن بە ڕەسمی چەکیان پێ بە قانون چەکیان پێ بە دەسەڵات شەرعەتی چەک هەڵگرتنی یاونەتێن ئەزانین چۆنە چەکی بێمۆڵەت بە بڕای من ینی ئەوەی سەری بە جۆرێک بەم حیزبانەوە بێمۆڵەتی هەیە نازانم کێ چەکی بێمۆڵەتی پێەیە ئەگەر بەراوردی کەی بەو تاوانی کرا ڕەنگە یەک لە سەر سەی ئەوانەی کە جەریمەیان کردو و چەکداری ڕسمین و یا مۆڵەتی یاساییان هەیە ینی لە سانەوەی ئەوە بێ لە سادێ ئەوە بێکڵەن چەکی بێمەڵە بەڵام بە بڕای من ئەزانین چۆن من بەڕاستی پێم وایە کە ئەمە بە جۆرێک هەم تەبرێکردنی خۆیانە تەبرێکردنی چەکدارەکانی خوانە بەرپرسانی خوان لەم تاوانانەوە ئەگەر دیقەت بن لە هەموو ئەو جەریمانی کە ڕوویە دوای دەرەکە کەمە کوڕە مەسئولیا بەرحاڵ حمای مەسئولیا فلاشدان بۆ دیقەت بن کەمتر باسیۆکرێکە یا لایەن ئەوانە داڵدراوە کەمتر باسی کەمە هاوڵاتێکی ئاسایی ناو کۆمەلگای کوردستان بێتان ئەمە لایەنێکی مۆزوعەکە لایەنێکی دی بە بڕوای من ئیبرازکردنی چەکی بێمۆڵەت بە جۆرێک من پێم وایە دەسەڵات لە ئێستایا لە هەلومەرجێکایەکە خۆی ئەزانێت کە خەڵک بە تەواوی دژی ئەم دەسەڵاتەیە تووڕێ لێی بەدە زمان سەرکردەکانم حیزبانە باسییان گۆتە باسی ڕاپەڕی نەکەن من پێم وایە کە
گۆشەیەکی ئەمە ڕەنگە ئەگەر لە ئێستا هەتاگەر دەسەڵاتی کوردایەتی نەوێک لە پێشبینی ئەحداسەکان کاتەوەیکە بە جۆرێک چەک لە دەستی خۆیان کۆکاتەوە مەسەڵ کاڵێ پێڵە چەکی بێمەڵەت مەبەستی لەوەی ئەگەر چەکێک لە دەستی خەڵکانێک کابێت کە غەیری خۆیان بێت کە مەسەن بەبڕای من ئەتوان بڵێم کەمترین تاوان بەمانە ئەنجام درراوە بەڵام ئەو ترسێکی ئەوەی هەبێت کە دوو ڕۆژی کە ئەم چەکانە لە بەرامبەر خوانە بەکار بێت چونکە هەمومان ئەزانین کە خەڵک تووڕێ لیان و هەتا بە شێوازی جۆرا و جۆر ئەوە ڕاگەنێ کەمانە بێت ڕابماڵێت یعنی بە جۆرێک خۆشیانەوە زان کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان خەڵک لە بەرامبەر ئەمانە چەک بەکاربێنێ بۆی کە دەستی ئەمانە لە یەخی خۆی کۆکاتەوە من پێم وایە کە جانبێکیشی ئەمەیە ئەگەر جانبێکی ئەو بێت کەوێت مەسەلەکە وەرچەرخێنێ بەوەی کە لە خۆی دوورخاتەوە هاوکات بەشی شوێکە چەند بتوانێت ئەو خەڵکی کە ئەگەری ئەوەی هەیە سبینێ هەڵگەڕێتەوە لی لە بەرامبەری ئەمانە مەسەن چەکیان لێدا ماڵێ بە بڕوای من بەشێکی ئەمجان بەشی تایە ئەی یەکێکتر لەو بۆ چوونانەی کەمە ڕەنگە کەمتر لە لاەن دەسەڵاتەوە پێشکەشکرابێ بەڵکو لە تۆڕ کۆمەڵاتەکانە بە دەرەجەیەک ئەیبینین باس لەوە دەکەن کە سزای تۆم نییە بەرامبەر بەوانەی کە تاوان ئەنجام دەدەن بۆ نمونە بەراوردی دەکەن بە سەردەمانی دەسەڵاتی بەعسکە ئەو کاتە لەبەرەوەی کە سزای تۆم لە ئارادا بووە ئەوە ڕێژەی تاوانیش بەو دەرەجەیە کەمتر بووە پێشنیار دەکەن کە ئەوانەی کە تاوان ئەنجام دەدەن سزای زۆر تۆم بدرێن تاوەکو بێ بە دەرز بۆ ئەوانەی تر کە دەست نەبن بۆ تاوان ئەمە چەندێک بە ڕێگاچارێکی دروست دەزانن بەڵێ ئەزانین چۆن من پێم وایەکەوە لە مەسلەی باڵێن چۆن تعاملی تاوانێک ئەگەر ئەوەش ئیزافە بکەم کە باس لە سزای لە سێدارەدانیش دەکرێت کە تا بەڵێ زانین چۆن من پێم وایە کە ئەم مەفهومی بەسەن لە بەرامبەر تاوانێکە تۆ هەتا تاوانی کوشتن بە کوشتن وەڵام بیتەوە سەرهینێکی زۆر دێرینی هەیە بە بڕای من لەگەڵ پێشکەوتی کۆمەلگای بەشەری و با بڵین گەشەکردنی مەفاهیمە ئینسانیەکان و بەها ئینسانیەکانە بە بڕای من ئەم جۆرە لە تێگەیشتنی یان جۆرە لە بۆچوون بەرەو ینی پاشکشەی کردووە ڕاستی هێشتا لە بەعزێ لەم کۆمەلگایانە مەسەلەی ئەوەی کە با بڵین عین بالعین والسن وبالسن والبادی والأضرم ینی هەمان مەفهومی قەدیمە کە بەکارێت هێشتا ئەمە کارەکە بەڵام بە بڕای من ئەمە هەتا هینی خۆشی بێکارامەی یا ناکارامەی خۆی سەرماندووە بەڵای من کە دەورانی حیزبی بەعز ئەم جۆرە لە تاوان کەمتر بووە لەوە نەبووە کە ئەوانیان کردووە قەتوع عام لە سێدارەداوە ئەسڵەن دەسەڵاتی ڕژەیم بەعز زۆرتر ئەو کەسانی لە سێدارەدا کە کاری سیاسیان کردووە بەوەش هەتا نەیتوانی چالاکی سیاسی لە دژی خۆی بوەسێنێ سەرباری تعذیب و ئەشکەنجە و ئەعدام هەموو ئەمانە بەڵام لە بەرامبەر ڕژێما چالاکی سیاسی کرا بە شێوازی جۆرا و جۆر و لە بەرامبەر ئەم جۆرە تاوانانە بە بڕای من یعنی ئەوە نەبووەکو درعێک وەکو باڵین قەلغانێک کە لەبەرێک ئەو کەسانی ئەعدامەکرێن بیپارێزێ ینی باڵین جەریمە کەم کات و لە شوێنێکی دنیا ناتوانێت ئەمە دەرعێ بێ باڵین مەسەلەن قەلغانێ بێ بۆ کەمکردنی جەریمە یان هەتا تاوانی کوشتن بە بڕای من وەکو باسم کرد بنەمای تاوان کۆمەڵایەتیە ئەگەر ئێمە بچینەوە بۆ هەتا چارەسەری تاوان نەهێشتنی تاوان کەمکردنی تاوان لەوەیە چەند ئەم زەمینە کۆمەڵاتیانی کە تاوان دروستەکەمە ئەبێ لە بینی بەرین نەگەوەی کە مەسەر زان چۆن بە بڕای من ئەو فەردەی تاوانە کە بەتەنها خۆی مەسئول نییە و بەشدار نیە لەو تاوانە ئەو هەنومەرجە کۆمەڵاتیە ئەو وای لەو کردو کە تاوانە ئەنجام بە ئێمە ئەگەر زان چۆن مەفهومێکی بۆرژوازی هەیە بۆی کە ئەسڵەن سەرنجی خەڵک لەسەر خودی بنەما کۆمەڵاتیەکانی تاوان لابەرێ ئەی خاتە سەر فرد و فرد بە تاوان بارەزانێت فرد بە مەسئولی هەموو شتێکەزانێت بە چاکەکانی بە خراپەکانی بەڵام بە بڕای من هەتا مەفهومێکی ئینسانی لە مەسەلەی حقوق و لە مەسەلەی داد و لە مەسەلەی مافە باز لەوکە کە نا بنەماکانی باڵین کۆمەڵایەتی تاوان ئەبێ ڕەچاوکرێەوە تا لە مەسەلەی سزا بێ بنەما کۆمەڵایەتەکان ڕەچاوکرێت مەسەن ئەمە تا مەفهومێکە کە تقریبا توانڵێ مەتا بەشێک لە ڕۆشنبیرانی بۆرژوازیش هەتا بەشێک لە ڕەوتەکانی بۆرژوازی بە جۆرێک قوبوڵیانە چ جاوەی کە مەسەلەن بە بڕای من ئەگەرمانێک کۆمەلگایکی ئینسانی دامەزرێنین کۆمەلگای کە لەسەر بنەمای احترامی یەکتر خۆشەویستنی یەکتر ڕێزگرتن لە یەکتر ڕەچاوکردنی مافەکانی دابەزێ بەڕای من ئەبێت بە هیچ شێوەیەک ئەم جۆرە سزانە نەمێنێ زان چۆرە بدەوێنە تاوانی کوشتن کاتێک تا تاوانێک ئەکرێت ئەگەر ئەوەی باسەکە مەسەن تاوانی کوشتنە ئەگەر تۆ بە کوشتن وەڵام بیتۆ ئەمە هیچ فەرقێکی نییە مەسەن یعنی ئەگەر تۆ باسی حەقی ئەوەی کە هیچ کەسی حەقیەوەی نیە کەسێک تکوژێ بە چه حەقێک تۆ حەقی تۆ بۆی کە ئەم کەسە ئەو کەسە بکوژێ ئەگەر من حەقم نییە تۆ بکوژم بە چه حەقێک کاتێک کە تۆم کوش حەقیانەوە بە کەسکای تۆ من کوژێ ینی بەبڕای من لەبەر کە من تۆ بکوشتووە ئەمە بەبڕای من هەر جارێک وەکو مەفهومی مریشکوێلکەکەی لێ کە بەبڕای من هیچ هەلێکی نییە غێری ئەوەی کە بێمە لێرایەک مەفهومی ئینسانی
لە مەسەلەی تاوان دەرکێشین کە مامەڵەیەکی ئینسانی لەگەڵ ئەم کەیسیا بکات و چۆن ئێمە ئەتوانین بنەماکانی بنەما کۆمەڵاتەکانی تاوان نەهێڵین و بۆ شێوەی کە ئەتوانین بنەما کۆمەڵاتەکانی تاوان نەهێڵین و ئەمە وەکو سەرچاوی تاوان سێگەین بە بڕایم ئەتوانین ئەو وەسیلانی کە ئەتوانین تاوان کەم کاتەوە مەسەلەی لە جیاتیەوەی مەسەن کەسێک دامکەی کەسێک بکوژی یا کەسێک سژنی مابەتکەی ئەتوانی تۆ ئەم کەسانە لە دامەزراوی چاکسازیە دانی کە کۆمەلگا لەم تاوان نەپارێزی بە بڕای من ئەسلی مەسەلە پاراسی کۆمەلگا لە تاوان بەیانی ێزای چۆنە هەتا ئەوە ڕەنگە جانبێکی نەفسی بێ ئەگەر کەسێکە کوژێت کەسوکارەکەی کەسەکە بکونە تەنهاینێکی نەفسی هیچ چارەسەر ناکات بۆ مردووەکە ئەگەڕێتەوە نە بۆ هیچ شتێک ئینەکە غیرەوەی کە جانبێکی نەفسی و هینی معنەوی هەیە بەڵام ئەکرێ ئەم جانبە نەفسی معنەوی بە بڕای من ببێتە ئەم کەوتم بەپێی مەفهومێکی ئینسانی سێری بکرێت کە کۆمەلگا پارێزین بۆی ئەم ڕووداوانە ڕوونایەتە بۆی کەسی تر نەکوژێ بۆی تاوای تر نەکرێت بە بڕای بێ ئەسلی سەرچاوەکەی وشەکەی ئێمە نەگەوەی کە بین ئەوەی کە کەسێک تاوانێک دەکات ئێمە بین سزاکە بەرامبەر بەم تاوانبارە بەوە تا بۆ سزا قوسەش باسەکرێت من حتمما پێم وایە کە هەر کەسێک تاوانەکە بێ سزای وەربگرێ من لێرا دیفاع ناکەم کە تاوانبار وەکو بەرزەکی باران دەرچێت بەڵام قسەکە لەسەرەیە کە بنەمای کۆمەڵاتی تاوان ئەبێ ڕەچاو بکەین هۆکارەکانی چییە و چۆن ئێمە مامەڵەکەین و چۆن حتا مافی تاوانبارە بێ پارێزرێ و ئێمە لە جیاتیەوەی کە مەسەن تاوانبار لە سێدارە بین یا سجنی ئەبەدی بکەین ئێمە واقعین تاوانبار بێتەوە بە فەردێکی ئاسایی ناو کۆمەلگا و بەم شێوە بنەما ئینسانیەکان لەناو کۆمەلگا ڕەواج ببن کە بنەمای تاوان نەهێڵین ئەو کاتە بە شێوەیەکی ڕیشەیی بە شێوەیەکی جەزری ئێمە توانی لە کۆمەلگای کوردستان و کۆمەلگای بەشاریات تاوان بە شێوەیەک لە ئارادا نەبێت ئەگەرچی ئێوە خۆتان باستان لە هەندە ڕێگە چارە کرد کە بۆ نمونە بنبڕکردنی تاوان بە گشتی و لە گەڕانەوە بۆ ڕیشەکەی بەڵام بۆ ئەمڕۆی کوردستان بە بۆچوونی ئێوە لە هەنگاوی یەکەمدا بۆ ئەوەی کەلانی کەم لە ڕۆژانی داهاتوودا گوێبیستی هەواڵی دڵتەزێنی کوشتاری تر نەبین پێویستە چی بکرێت من پێم وایە کە بەشێک لە کاری باڵێن ئەوەی کە ئەم مەفاهیمانە بێمە ڕەواج بێبین لە بەرامبەر هەر ئەو جۆرە بۆچوونانی کە تەرحەکرێت لە سوشیال میدیا لە هەر ئاسێکا بێت ئەبێ ئەمە ئەم مەفهومە ئینسانیە بڵاو بکەینەوە بەڵام بە بڕای من جانبێکی ترەوەیە کە ئێمە ناتوانین تەنها بەم گۆشە بەم شێوەیە بتوانین لە بەرامبەر تاوانە بوەسینەوە چونکە وەکوتم بەشێک لە ئەوەی کە خودی زمینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان ئێمە بە بڕای من ئەبێت بە جۆرێک دەم دەسەڵاتە میلیشیایی کە هەیە کە خۆی سەرچاوی ئەکسرێتی تاوانەکان ئەمە بێ لە پۆلی خەڵک بێتەوە ئێمە بتوانین زمینەکانی دەسەڵاتداریەک دامەزرێت لە کوردستانە کە لەسەر بنەمای دەخالەت و دەور و نەخشی خەڵک ڕاستەخۆ خۆیان دامەزرابێت دەسەڵاتێک کە بتوانێت بەها ئینسانیەکان بگێڕێتەوە بۆ ئینسان بەهای دەسەڵاتێک کە بتوانێت زمینە کۆمەڵاتیەکانی باڵین تاوان لە ناوبەرێت دەسەڵاتێک کە بتوانێت تاوانبارانێک کە ئێستا لەسەر هەرمی دەسەڵاتە وەساون بیانتە بەردەم دادگا و سزایان بدات بە بڕای من ڕێگەی کۆتایهێنان بە تاوانەکانی ئێستا ناتوانین جایکەن و لە ڕێگەی کۆتایهێنان بە دەسەڵاتی میلیشیای کورد لە کوردستانە وتم یعنی هەتا ئەگەر بە معنایەک دەسەڵات دەوڵەتێک هەبوایە لە کوردستانە قانونێک هەبوایە دەسەڵاتی میلیشیانە بۆ ئەو کاتەمانتوانی جۆری تر قسە لەسەر مەسەلەی نەهێشتی تاوان بکەین بەڵام بە بڕای من لە ئێستاە کەمکردنەوەی تاوان نەهێشتی تاوان لە هەنگاوی یەکەمە بە جۆرێک بەسراوە بۆی کە بێم دەسەڵاتە لە کۆڵی خەڵکرێتەوە چکە تا دەسەڵاتی میلیشیایی بە بڕای من چەک هەڵگرتن چەک بەدەستبوون اعتیباردانان بۆ ئەو کەسانی کە زۆرتر چەکیان بەدەستە بۆ ڕئیس عشیرەتەکان بۆ مەسئولەکان بۆ بەرپرسە چەکدارەکان ئەمانە لە کۆمەلگا تەحکومەکان و حتمما تا ئەمە بێنێت حتمما زمینەکانی تاوان بە شوێکی فراوان بەردەوامە بێ و هیچ درعێک هیچ باڵێن قەلغانێک هیچ شتێکنێک کە بتوانێت کۆمەلگای کوردستان لە تاوان بپارێزی و خۆشدانە بین کە لە ماوەی 30 ساڵی حاکمیەتی ئەحزاب میلیشیانە و بەتابەتیش کە فەزای سیاسی اجتماعی خراپترە بێ کێشە لە ناو حزابانە دروزە بێت چۆن جۆرێک شیرازەی کۆمەلگا لەبەر یەگەڵەوەشەوە تاوان زیاکات تا مەسەن بەو ڕادەی کە ئەمانە احترام بۆ قانونێکیش دانانە کە خۆیان دایانناوە چۆن خەڵک بە جۆرێک پەنابە بۆ تۆڵەکردنەوە چکە بینێ مەسەلە تاوانباری کە تاوانی ئەنجام داوە نەک سزای قرس نادێ ئەسڵ هیچ سزایەک نادێ ئێمە لەگەڵەوە نین سزای ئیعدام و باڵێن ئەبەدی بدرێت بەڵام کاتێک کەسێک کە قەتلێکە حتمما نەبێ سجنی بکەی حتمما نەبێ حکمی بی حتمما نەبێ مەسەن داینێ لە شوێنێکا کە بێت بگەڕ ببێ بە بەشەرێکی هینە گەر نەبوو بێ لە سجن ناتای بەڕاستی بێ بە بەشەرێکی ئاسایی یعنی هەتا بەمەش بە بڕای من لە پاڵ هوشیارکردنەوەی خەڵکا کە خەڵکانێک تاوانیان بەرامبەرەک بێ لەوە تێبگەن کە بابەگیان بە کوشتنی مناڵەکەی تۆ بە کوشتنەوەی ئەوەی کە قاتلەکە ئەمە چارەسەری کێشەکە ناکە ڕەنگە لە ڕووی باڵێن چۆن تەنیبی زەمیرەوە لە ڕووی هێوڵبوونەی زەمیری خۆتەوە ئەمە
کۆمەک پێ بکە بەڵام ناتوانێت دەیان دایکی تر دەیان خوشک و برای تر دەیان باوکی تر جگە سوتاو نکات لە تاوان بیپارێزێ بۆیە ڕێگەی ئوسوڵی تاوان ئەوەیە کە بە بڕای من وەکو باسم کرد یعنی زمینەکانی نەهێڵین بە بڕای من لە کوردستانە ئێستا هەنگاوی یەکەم زمینی یەکەم ئەوەیە کەم دەسەڵاتە بێت لە کۆڵی خەڵک کرێتەوە من یەک نمونە باسکەم کە لە تۆڕە کۆمەڵەکانە بڵاو کرایەوە لە ئێران کەسێکی کوشتووە و ئەو کەسی کە قاتیلەکە حکمی لە سێدارەدانی بۆ دەرەچێ بەڵام تەوان لەو ڕۆژەیە کە لە سێدارەی بن دایکی کوژراوەکە بانگەکەن بۆی کە بەچای خۆی ببینێت کە قاتلی کوڕەکەی کوژێت لەو کاتەیە ژنەکە کوڕەکە ئابەخشێ قاتلەکە بەخشی لەبەر خاتی دایکی باڵێن قاتلەکە لێ من نامێ وەکو جەرگی من سوتا جەرگی تۆش بستێ بەڕای من ئەوە یەک ئیحساسی ئەوە ئینسانی بەڕاستی نموزەجێک کە ئێمە ئەمە بکەین بە نموزەجێک ینی کۆمەلگای بەشەری لەسەر مەسەلەی تاوان وا تەعاملکانی نەگەوەی کە وەکو قەتلی بەشەرێک بەم قەتلاساوە چی بۆتە هۆیەوەی کە ئەم جەریمەیە بکە من هەتمە هەڵبەت دیارە ئەو دایکە ئەوە گەورەیەکی عەجیبی نواندوکە ئەم قاتلێ نێشتوە ئەعدام کرێت بەڵام حتمما لەو قاتلە بێ لە زیندانە بێنێتەوە بێ لە زیندانە سزای ئەم تاوانی خۆیەوە مەسەن ببێ بە بەشەرەکەی تر خەتەری سەر کۆمەلگا نەمێنێ مەڵێ هەر بۆ تەئید بۆ قسەکانی ئێوە یەکێک لە بینەران سەرنجێکی داوە ئەڵێ هەر خۆیان چەک دابش دەکرد هەر خۆیان چەکیان دابش دەکرد پێش هەڵبژاردنەکان دیارەوە بەس لە هەومەتی هەڵبژاردنەکانەکە چەکیان دابش دەکرد من پرسیارم نەماوە موحسین کەریم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین سپاس بۆ ئێوە ژەر بژین عزیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە ڕێکەوتنی نێوان سوید و فینلەند لەگەڵ تورکیا بۆ ئەندامون لە ناتۆ تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمانە وچانێک و دەینەوەلات بەڵێ عزیزان بەرداوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەروەکو لە سەرتاوەوە ئاماژەم پێدا کە تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمان یەکێکە لە بابەتە گەرمەکانی ئەمڕۆی جیهان ئەویش ئەوەیە کە پاش جەنگی ئوکرانیا و ئەو گۆڕانکاریانی کە بە دوای خۆی داهێنا وڵاتانی وەکو فینلەند و سوید داوایان کرد کە بنە ئەندامی ناتۆ بەڵام یەکێک لە وڵاتانی ناتۆ تورکیا ڕەزامەندی نیشان نەدا یاخود باسی ئەوەی دەکرد کە ڕەزامەندی نیشان نادات ئەگەر بێت و سوید و فینلەند هەندێ مەرج کە تورکیا خوازیارە جێبەجێ نەکەن و پاش ڕێکەوتنێکی دەخاڵی کە سێشەمەی ڕابردوو ئەنجامدرا تورکیا وعدیدا کە چیتر ڕێگر نەبێت لە ئەندامبوونی فینلەند و تورکیا ئەگەرچی ئەمەی نەبردۆتە سەر چونکە لەسەر خودی ناوەڕۆکی ڕێکەوتن نامەکە و هەندێک بابەتی تر قسە هەیە و بڕیاری کۆتایی نەدراوە بەڵام خودی ئەو ڕێکەوتنەی کە سوید و فینلەند لەگەڵ تورکیا ئەنجامیان داوە قسە و باسی زۆر هەڵگرتووە لە جیهان و لە کوردستانیشدا بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لە گەڵدایە خەسرەوسایە ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین ئێوارە ئێوە باش ماندوو نەبن پرسیار زۆرە سەبارەت بەم ڕێکەوتن نامەی ئاماژەم پێدا پێشەوەی کە بچمە سەر خودی ئەو کاردانەوانی کە بە شوێنیا هاتووە مانای ڕێکەوتن نامەکە ئەمەجارە پرسم بۆچی پاش ئەوەی کە جەنگ لە ئوکرانیا دەستی پێکرد وڵاتانێکی وەکو سوید و فینلەندا داوایان کرد بچنە هاوپەیمانێتی سەربازی ناتۆوە ئەگەرچی ڕووسیا وتبووی کە هەڕەشە لەسەر ئەم دوو وڵاتە نییە بە بڕوای من جەنگ لە ئۆکرانیا تابلۆی تەوازنی نێوان دەوڵەتانی جیهانی گۆڕیوە و جیهان کەوتۆتە سەر دەورانێکی پڕ ئاڕوگۆڕ و کێشمەکێشی وڵاتانەوە بە تایبەتی کە ئێستا ئەم جەنگە لە نێوان هێزە ئیمپریالیستەکانە ئەگەرچی سەردەمانێکی چەند قوتبی هێناوەتە پێشەوە بەڵام دابەشکردنەوەی جیهان ڕێخستنەوەی سیستەمە ئەمنیەکان سازدانی بازاری جیهانی لە دەوری ئەلگۆ ئیقتصادیەکانی سەردەم و هاوکات ڕێخستنی تەوازنی هێزی نێوان ئەو
دەوڵەتانە کە لە دوو جەمسەرە پێکدادانەکەن و ئۆکرانیان کردوتە مەیدانی یەکلاکردنەوەی ئەم مەسایلە جیهانیانە. بە تەبیعەت هەموو وڵاتان هەموو وڵاتێک هەوڵەدا جێگایەکی تازە پێیاکە و هەر لە ئێستاوە ئیمتیازات وەرگێ و بتوانێت لە بڕانەوەی ئەم تەقسیم و تەوزیعی مەناتقی نفوذ و ڕێخستنی سیستەمە ئەمنی و اقتصادیەکان پێگەیە پێیاکە. هیچ دەوڵەتێ ناتوانێت لە دنیاە لەژێر کاریگەری ئەم ئەوزاع جیهانیە سەر لە ملی خۆی بنێ و بێلایەن بمێنێ. بە پێچەوانەی دەورەی جەنگەکانی یەکەم و دووەمی جیهان ئەبێ لایەک هەڵبژێرە بێ لە شوێنێکە هەڵبژێ و مەنافعی داهاتووی خۆی لە پاڵێکێ لەم بلۆکە ئیمپریالیستیانەیە تعریفکە، یعنی بەرژەوەندەکانی خۆی لە ڕوتی ئەوانە تعریفکە. فنلاند و سویدیش دروست بەو شێوەیە ئەزانن ئەگەر نەچنە ناو ناتۆوە معلومەکەوان ناشنە بەرەی رووسیا و سین و هاوپەیمانیەکانیەوانەوەی کە لە فلەکی ئەوە سیاست دەکەن و ئەو دەوڵەتانی کە لە فلەکی سیاست جەنخوازیەکانی بۆ نەبلۆکی رووسی چینیە یعنی بەرژەوەندی خۆیاندانێن. معلومە کە فنلەندا و سوید لەو ئەو ڕێگایان هەڵ نەبژاردووە. ئەیانەوێ بە خۆگرێدانەوە بە ناتۆ هەوڵ بن جێگا و ڕێگایەک لە ئێستاوە دیاریکەن بۆ تەغییراتەکانی داهاتوو. ئەگەر ئەو کارە نەکەن وەکو دەورەی بۆ نمونە جەنگی جیهانی دووهەم سوید جۆرێک لە جۆرەکان ئەویست بێتەرەف وەکو سویسرا ئەم جارە ناتوانێت ئەگونا لە قافڵەکە دواکەوێت لە دابشکردنەوەی مەناتقی نفوذە ئەو جێگا و ڕێگایی بەدەست ناکەوێت، چکە خۆی لە تەرەفی ئەمریکا و ئەوروپاوە یەکێ لە مەسەلەکانی دەرهاوشتەکانی ئەم جەنگە ئەحیاکردنەوەی ناتۆیە. ئەحیاکردنەوەی ناتۆش یعنی ڕاکێشانی ئەو دەوڵەتانی کە لە ئەوروپایە هێشتا پەیوەست نەبوون یا لە وڵاتانی ئەوروپای شەرقیە کە پێشتر لە فلێکی بلۆکی شەرقابوون ڕاکێشێتە نێوان ئەم بلۆکە و هێزێکی گەورە لە بەرامبەر رووسیا و سین لەباری اقتصادی و جەنگی و سیاسیەوە دروستکە. بۆیە بە بڕای من هەر هەموو دەوڵەتێک هەوڵەدا لە نێو ئەم ئەوزاعەیە بە دوای امتیازاتی خۆی و مەبەست و ئامانجەکانی خۆی دابڕێت، چکە بە دوای تەوابوونی ئەمە بینیمانە لە دوای تەوابوونی هەر جەنگی دانوسان هەیە لایەنە دەرگیرەکان کە لەو جەنگایە بەشدارن، بە تایبەتی کە ئەمە جەنگێکە بۆعدێکی جیهانی هەیە. معلومە اتفاقا دەکرێت بۆ نمونێمە بینیمان لە جەنگی جیهانی یەکەم اتفاقی وەکو لۆزان و سایکس پیکۆ و دواتریش مەسەن بۆ نمونە لە جەنگی جیهانی دووەما چەندین اتفاقی ماڵتا تاران لەسەر ناوچەی بۆڵقان ئەنواعی اتفاقات کرا و هێزە شەڕکەرەکانی جەنگی جیهانی دووەم بەپێ ئەو اتفاقاتانە ڕسمیەتیان بە تەوازنخوای نێوان هێزە براوەکانی ئەو جەنگایەدا. ئێستاش وایە ئێستا ئەگەر چی وەکوتمان بروزی بلۆک بەندیە ئیمپریالیستیەکان و مەنافع و سیاستیان معلومە کە ئەوانە جەنگی بلۆکە ئیمپریالیستەکان بەڕێوە بن، بەڵام هێشتا مەسەلەی وەکوتم تەقسیمی بازاڕی جیهانی ناوچەکانی نفوذ بەڕێخستنی سیستەمی ئەمنی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە حتا ڕابطەی ئەوروپا و ئەمریکا جێگا و ڕێگای بەریتانیا لە ئەوروپادا لە مەناتقی نفوذی جیهانی خۆیە ئەمانە هەمووی پێویستە تەسبیت کرێ و ڕێکەوتنی لەسەرکرێ. ئێستا ئەم کێشمەکێشانە نەکەوتۆتە ئەوە جا هەر هێزێک لە ئەگەر قرار نەگرێ لە دەوری یەکێک لەم برۆکە ئیمپریالیسیانە بە تەبیعەت لە کاروان دواکەوێ و دوایی ئەو دەستکەوتانی کە ئەم جەنگە یا بە هێزەکان ئەو دەوڵەتانە ئەگەر بێبەشە بن و کەنارەکەون کە دیارەوە بە زەرەرێکی گەورەی اقتصادی و سیاسی و هەتا تەنانەت وابەستەی بە دەوڵەتانی دراوسەی دەوروبەری خۆی ناچار ببێ. بۆیە بە بڕای من ئەسڵی قەزەکە ئەم مەسەلەیە بەر لە هەر شتێکی تر. باشە بۆچی هەر لە سەرەتاوە کە سوید و فنلەندا داوایان کرد کە باسی ئەویان کرد کە ڕەنگە بەرنامەیان بێت بچنە ناتۆ پاش ئەوەی کە بڕیاریاندا کە بچن هەرزوو تورکیا هەڵوێستی بوو کە قبوڵیان ناکات ئەگەر بێت و ئەم دوو وڵاتە هەندێ مەرج کە تورکیا هەیەی بۆ ئەم دوو وڵاتە قبوڵی نەکەن. سەرنجام سێشەمە ڕێکەوتنامەیەکیان واژۆ کرد کە لە نێوان هەرسێ ئەم وڵاتەدا بە چاودێری ناتۆ سکرتێری گشتی ناتۆ ئەنجامدرا. پێش ئەوەی کە لەسەر ناوەڕۆکی ڕێکەوتنامەکە
قسەکەین بەڵام ئەم مەرجانەی تورکیا بۆچی ئەویست ڕێگیری بکات لە ئەندامبوونی ئەم دوو وڵاتە و ئەم مەرجانیان بەسەرا بسەپێنێت. طبعا کێشەی تورکیا لەگەڵ ئەوروپا بەگشتی نەک هەر بەتەنیا فنلەند و سوید ساڵانێکی زۆرە یەکێ لە ڕەوتە ئەسلەکانی ناو بورژوازی دەسەڵاتدار لە تورکیایە ڕۆچوونە ئیدغامی تورکیا بە ئەوروپا. بەڵام ئەمە ساڵانێکی زۆرە هەتا لە سەردەمی نەجمەدین ئەربەکان دوای ئەوە تانسۆچیلەر دوای ئەوە هەتا تۆرکۆد ئۆزال هەموو ئەمانە بە دەوراتی جۆراوجۆر هەتا گەیشتۆتە تەیب ئۆردوغان. ئەویش خوازیاری ئەوەیە کە ماوەیەکی زۆر هەوڵی داوە کە کەیسی پەیوەستبوونی تورکیا بە ئەوروپای یەکگرتووە یەکلا کاتەوە. بەڵام ئەوە ئەوروپایە کە باسی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و حڕیاتی دیموکراتی لە تورکیایە کردووەتە بەهانەیەک بە تایبەتی لەو بارەوە کە قەزەی کورد لە وڵاتەیە هەیە بۆ ئەوەی فشارێ بخانە سەر تورکیا هەتا ئەگەریش بێتە ناو ئەوروپای یەکگرتووە بە دەوڵەتێکی زەعیف و ژێردەستە و چەپۆکەوە بێتە چەپۆکەوە بێتە ناو ئەوروپای یەکگرتووە. بەڵام لە نێو ئەوروپای یەکگرتووە فنلەندا و سوید کە ئەگەر چی مەسەن ئەوان خۆیان بەبەشە لە ئەوروپای یەکگرتوو بۆ نمونە بە تایبەتی سوید دانەناوە. بەڵام مەسەلەکەی ئەوان ئەوەیە کە فشاری گەورەیان لە ڕووی پرەنسیپە دیموکراسیە غەربیەکانەوە لە ڕۆژئاوا هەیە. گۆشەیەکی سەرەکی بۆ ئەو بەهانەی ئەوروپای یەکگرتوو لە بەرامبەر هاتنی تورکیا بۆ ناو ئەوروپای یەکگرتوو فشارەکانی دەوڵەتی سویدە بە پلەی یەکەم دوای ئەوە دەوڵەتانی ئەسکەندناڤی کە مەسەڵەن نەرویج و دانیمارک و فنلەندایە. بەڵام ئێستا ئۆردوغان دەیەوێت پشتی ئەم قەزەیە بگرێ، یعنی لە پشتەوە بێ فشارەکان لەسەر ئەوروپایە یەکخا بە تایبەتی ئەوە لەوە حاڵی بووە کە جەنگ لە ئۆکرانیا دیموکراسی غەربی گۆڕیوە، ئیتر قسەی مافی مرۆڤ و ئەم شتانە پوش دەرهاتووە. بە تایبەتی ئێستا دەزانین مەسەن ئەوە کەنەدا ئەوە ئەمریکا خودی بەریتانیا بەم ئاخریانەش ئەڵمانیا کۆمەڵی قوانینیان سەردەرهێناوە کە پێچۆوانەیە بە پرەنسیپەکانی خۆیان کە سێ کوچکەی سەرەکی هەیە لەو قوانینانە کە هی قوانین سەردەمی جەنگە، قوانینی دەوڵەتێکە کە میلیتاریزم و سەرکوتگەری زاڵکە. ئەو سێ کوچکەش سنووردارکردنەوەی ئازادیە، سنووردارکردنەوەی خۆپیشاندانە، تونکردنەوەی سانسۆرە. ئەمێ بڵم چی تورکیا دەیەوێ پشتی ئەوروپای یەکگرتوو لە ڕێگای فنلەندا و ئەوانەوە لە ڕێگای فنلەندا و ناتۆ و بەهانەگرتن پێیان و داواکردنی ئیمتیازات لێیان فشارێ بخاتە سەر دەوڵەتانی یەکگرتووی ئەوروپا کە ئەم باسی مەسەلەی حڕیەتی دیموکراسی و پرەنسی و بەها دیموکراسیەکان بچێتە دوا چکە دەسەڵاتی ئۆردوغان لە تورکیا باشەوە حاڵی بووە کە ئەو ئیدعاانی کە پێشووتر ئەوروپای یەکگرتوو بەرامبەر بە مافی مرۆڤ شتێکی پوش دەرهاتوو لە شرایطێکی جەنگا کە دنیا لە حاڵەتی تەغییرە. یەک خاڵی تری ئەوەیە کە تورکیا لە ڕێگای ئەم ئیتیفاقی یعنی لە ڕێگای ئەم ئیتیفاقیەوە یا با بڵێم لە ڕێگای داواکاری فنلەندا و سوید بۆ عوزویەت لە ناتۆیە ئەو خۆی یەکێکە لە عوزوە ئەسلەکانی ناو ناتۆ ئەوێ چەکی ئەو وڵاتانە بەدەستەوە بگرێ یعنی چۆنەڵێ ئەوە زیاکە بۆ سیستەمی میلیتاریستی و حکوومەت و دەوڵەتی جەنگیەکەی خۆی کە ئەتوانێت بینێ سنووریشیان بۆ دابنێ کە نەهێڵێ هیچ یەک لەم دوو وڵاتانە چەک بە پەکەکاو یا بە نێرانی دەوڵەتی تورکیا بدەن لە سیراعات لەگەڵ دەوڵەتی تورکیا. بە بڕوای من ئەمە ینی قسەکەم وەیە کە هەردوو لایەن بە جۆرەگەیانوێ لە مەسلەی ناتۆبوونی ئەم دەوڵەتەیە هەر یەکی بە جۆرەگەیە ئیمتیاز وەرگێ. وەکو باسمان کرد فنلەندا و سوید ئەوێ ئیسفادە لە تەقسیمی داهاتوو کە لە ڕێگای بوونی بە ناتۆوە دەوڵەتی تورکیاش ئەمەی بە هەر وەرگرتووە لەلایە بۆی فشارەکان لەسەر ئەوروپای یەکگرتوو لەسەر مافی مرۆڤ ئەم شتانە تون کاتەوە لەسەریان و ئەمان
پاشەکشە پێکام شەرتیان نەمێنێت زمینە خۆشکە لە دەورەی ترا بڕاتە ناو ئەوروپایەکەوە لایەکی شۆ دەستی بە ئیمکاناتی جەنگی ئەم دوو دەوڵەتە کە یەکێکن لە وڵاتانی کە تەکنەلۆژیای مۆدرنی جەنگیان هەیە بە بڕای من ئەمە ئەسڵی قەزەکەی تورکیا لەسەر ئەو مەرجانەی کە دایناوە بۆ قۆبوڵکردنی فنلەندا و سوید لە ناتۆیە. ئەگەر لەسەر خودی ڕێکەوتن نامەکە ناوەڕۆکەکەی قسە و باسە بکەین ئەویشەوەیە کە هەم لە فنلەندا هەم لە سوید ئەمە بە پاشەکشەیەک وەسف دەکەن باز لەوە دەکەن کە ئەمە تەسلیم بوونە بە تورکیا پاس لەوە دەکەن کە ئەمە ئەو بنەما و پرەنسیبانەی کە ئەم دوو وڵاتانە پێوەی پەیوەست بوون خەریکن دەستبەرداری ئەبن ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ڕێکەوتنامەکە ئەوە هاتووە کە فنلەند بۆ نمونە جارێکی تر چەک دەفرۆشێتەوە بە چەک و تەقەمی دەفرۆشێتەوە بە تورکیا کە ئەمە لە 2019 ڕایگرت پاشەوەی کە تورکیا هێرشی کردە سەر ئەفرین پاشان ڕادەستکردنەوەی کەسانێک کە تورکیا داوای دەکات کە بۆ نمونە سوڕاوانێکی پەکەکە یاخود ئەوانەی کە سەر بە بزوتنەوەی فەتحوڵڵا گولەینن ڕادەستکردنەوەی ئەو کەسانە کە هەر پاش واژۆکردنی ئەو ڕێکەوتنامەیە قسە لەوە دەکرێت کە 23 کەس داوای کردووە تورکیا هەم لە فنلەند و هەم لە سویدەوە ڕادەسیان بکرێەوە هەروەها سنووردانان بۆ چالاکی پەکەکە و یەپەکە و هەندێک شتی تر لە فنلەند و سوید وەک گوتم ئەمە بە پاشەکشەدا دەنرێت و کە سنوور دانانێک بێت لە چاو سیاسەتەکە پێشتر پەیڕەویان کردووە بەڵام خۆیان هەڵبەت لێکدانەوەی جیاوازیان هەیە بۆ ڕێکەوتنە و حاشا لەوە دەکەن کە بۆ نەپێویستکات یاسا بگۆڕێت کە ئەمەش مەرجێک بوو تورکیا دای نابووکە بۆ ئەوەی کە هاوسۆزی پیشانبن بۆ ئەو خامانی کە تورکیا هەیەی لە مەسلەی تیرۆرە ئەم وڵاتە لێکشونیان هەبێت هەمان تێڕوانیان هەبێت تەنانەت ئەگەر پێویستکە یاسای وڵاتەکانیشان بگۆڕن بە شێوەیەکتر ئەگەر پرسم بۆچی ئەم هەموو پاشەکشەیە ئەم وڵاتانە ئەیکەن دەپێناو ئەوەی کە تورکیا ئەندامبوونی ئەمان قبول بکات طبعا یەک مەسەلە هەیە کە ئەوژەوەی لە سەردەمی ئەم جەنگی ئۆکرانیا کە دنیا کەوتۆتە حاڵەتێکی میلیتاریزمەوە یەکێ لە خەسەتەکانی دەوڵەتی میلیتاریزمی و جەنگیە هەموو سیاسەتەکان قانونەکان وەکو لە قسەکانی پێشوە ئاماژەم پێکرد مافی فەرد و مەدەنیەکان ئیتر لە شرایطێکی نۆرماڵ و متعارفە ناخوا بۆیە دەوڵەتان هەموو هەوڵەدەن میل بەرە و ئیستبداد و تومکردنەوەی سەرکوت و ئازادیەکان تا ئەو شوێنی کە پیانەگا پێیڕابگەن بەڕای من قەزیەی ئەم مناقەشەی کە لە بینی لە نێو وڵاتانی سوید و فنلەندا هەیە سەبارەت بۆی کە ئەڵێن ئێمە قاوانینەکانی خۆمان ناگۆڕن درۆکەن ئەمە بۆ ڕازیکردنی ڕای گشتی خەڵکی ئەم وڵاتانەیە ئەجینا وەکو من لە قسەکانە پێشنگور ئۆکرانیا ئاکامە یەکێ لە لێکەوتەکانی جەنگی ئۆکرانیا تەغییراتێکی ڕیشەیە لە دیموکراسی ئەوروپاییە ئەمە لە قانونەکانە لە ئەو ئیمتیازات و حقوقانی کە پێشووتر نۆرم بوو لە وڵاتانەیە وردە وردە چێتە ژێر پێ و هەڵەوەشێتەوە یعنی ئێستا من نمونەیەکتان بۆ باسکەم لەسەر تونبوونەوەی ئیستبداد وە سەرکوت و سنووردارکردنی ئازادیەکان لەم ماوەی چەند مانگێک ئەگەر پێم وابێ مانگە لەمەوبەر ژورنالیستێکی ئەڵمانی ڕۆی کە چەپە ژنێکی چەپی ژورنالیست ڕۆی راپۆرتێکی لە منتیقەی دۆنباس لە سەر ئەو ڕووداوانە کرد و حەقیقەتی بەیان کرد لە ژێر ناوی قوانینەکانی ئیتلاعاتی غەڵەت یعنی زانیاری هەڵەدا ئەڵمان ئێساوە محاکەمەیەکە و بە ئەکیدی خەریکە 3 ساڵیان بە تەنگەیە ئەمە بۆ وایە ئایا بەڕاستی لە دەورەی پێشوودا ئەڵمانیا لەسەر ژورنالیستەکانی ئاوا معاملەی کردووە یا ئەوەی کە بۆریس جۆنسن لە بەرامبەر ئەم تەزاهوراتانی کە لەم دوایانەیە لە بەریتانیا کرێکاران لە دژی گرانی و سگەڵگوشینێکە دەستی پێکردووە بەڕێخستووە خەڵک هاتۆتە مەیدانەوە ئێستا باسیەوەکە کە خەریکن پێێنانە بە تەزاهورات خەریکن قانون نەگەن تەزاهورات نابێت بچێتە بەردەم پەرلەمان نابێت بچێتە بەردەم حکوومەت یعنی سنوورداریەکەنەوە مەرجی بۆ داهێنن بە بڕای من بۆیە ئەو دیموکراسیەی کە ماف و حقوق و ئازادیەکان و ئەو سیستەمی کە دەسەڵاتدارەتی سوید و فنلەندی شانازی پێوەکەن لە هەموو ئەوروپا و دیموکراسی غەربیا کەوتۆتە ژێر پرسیارەوە نەک قانونی یەک وڵاتێت چونکە ئەمە پێداویستەکانی سەردەمی جەنگە
لە جەنگە چۆنەڵێ کۆنترۆل میلیتاریزم فەزای جەنگی ئەخوا یعنی تۆسێک ئەگە تۆ لە کابرا لە زیندانە بێ حقوقی دیموکراسی و فەرد و انتخابات معنای چییە؟ ئەگە تۆ لەژێر تۆپ و تارە و تهدید و کوشتن و ئاوارەی و دەربەدەری ئابێ چمانایەگە بێ بۆ حقوقی بەشەر. بۆیە بە بڕای من ئەوانە درۆکەن بۆ ڕازیکردنی و گوێشکردنی ڕای گشتی وڵاتەکانی خۆیانە ئەجینا ئەم ڕەوەندە دەستی پێکردووە هەر لە سەرەتای ینی مانگی یەکەمی جەنگ لە ئۆکرانیایە قەوانی ئەم دەوڵەتانە بە پێی مەلزوماتی هەلوو مەرجی جەنگی جیهانی یعنی ئەو جەنگی کە باڵێن جیهانی گرتۆتەوانێ و هەموو دەوڵەتان بەم یا بۆ شێوێتیا دەخاڵەتن گرایش پایەکەن بۆ قەوانینێکە هاوسەنگ بێ لەگەڵ ئەم گوێژاوە سیاسی و میلیتاریزی و جەنگی کە ئەم وڵاتانی دنیا تێی کەوتووە. بۆیە من پێم وایە ئەوە قسەیەکی درۆیە. بەڵام لە سەرێکەوەی کە ئۆردوغان داوا کە مەسەنەوەی کە باس کرد 73 کەس لە سوید و کەسانێک لە فنلەند تەسلیم کرێتەوە بە بڕای من مەسەلەکە هەدەفی ئۆردوغان ئەو کەسانە نییە بەتەنیا. ئەوە ئامانجێکی زۆر لاوەکی بچووکە. هەدەفی ئەوەیە کە دەخاڵەت لە سیستەمی ئەو وڵاتانەیە بکە، قانونیان پێ بگۆڕێ بەپێی نیاز و مەرجێکە ئەمنیەتی تورکیای خوازێت لە ئەوروپایە. یعنی تۆم ئەگەر دەوڵەتانی سوید و فنلەند ڕازی بن بەوەی کە مەسەن پەکەکا و هەڵسوڕاوانی عەبدوڵڵا گوڵن و ئەمانە تەسلیمکانەوە یعنی نفوزی هەیە. وەک چۆن ئێستا بۆ نمونە تورکیا یا ئێران لە عێراقا نفوزیان هەیە، بە حکمی نفوزیان توانن یاری بەداشەکانی لایەنگری خۆیان بکەن. تاوان ئەو وڵاتانێکی وەکو سوید و فنلەند جێکەوتوو بووە، ئیستقلالەتی خۆیان بووە، قانون و مەقڕاتی خۆیان هەبووە، بورژوازیەتێکی دامەزراو بوون. ئەگەر بێت و ئەمە قبولکەن لە تەیب ئۆردوغان بە معنایەوەیە کە دەست درێژکردنی دەوڵەتی تورکیا بۆ نێو بەشێک لە ئەوروپا کە ئەم دوو وڵاتە گۆشەیەکی سەرەکی وڵاتانی ئەوروپا و جیهانی ئەوروپایە. بۆیە بە بڕای من ئامانجی ئۆردوغان لەم داواکردنەوەی ئەو مەسەلانەیە ئەمە ئەسلەکەیەتی ئەوەی تریان لاوەچیە و تەبعاتی ئەو لێکەوتەکانی ئەو سیاسەتە دەخاڵەتگەرانەیە کە دەوێت دەست درێژکا بۆ نێو ئەوروپا لە ڕێگای قەزەی بوون بە ئەندامبوونی ئەم دوو وڵاتەوە لە ناتۆیە. زۆرێک لە هەڵسوڕاوانی بژوشتنەوەی کوردایەتی باس لەوە دەکەن بە تایبەتی لە ئەنگرانی پەکەکە کە ئەم ڕێکەوتن نامەی ئەم دوو وڵاتە و تورکیا لەسەر حسابی کورد ئەنجامەدرێت. پێم خۆشە سەرنجی ئەو لەم بارەوە بیستن و هەروەها وەڵامی سەرنجی پرسیاری یەکێک لە بینەران بدەنەوە کە باس لەوە دەکات لە فنلەند و لە سوید پەکەکە هاوکاریەکی زۆری واتە هەڵسوڕاوانی پەکەکەی کۆمەکێکی زۆری پەکەکە دەکەن لە ناوەی وڵات ئاخۆ ئەمانە سنووردار دەکرێتەوە یاخود نە. بە بڕای من ئەزانین چۆنە قەزەی پەکەکە قەزەی کوردە. یعنی پەکەکە سواری قەزەیەک بووە، ستەمێ بووە کە لە کوردستانی تورکیایە. هەموو ئەحزابی ناسیۆنالیست چ لە کوردستانی ئێران چ لە کوردستانی عێراق لە سووریا ئەم مەسەلەیان بەدەستەوە گرتۆ بۆی ئیمتیاز وەرگرن و بە دوای جێگا و ڕێگای ئەم قەزەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە شەرایەتی ئێستای جیهانیە قەزەی کورد، قەزەی فەلەستین بۆتە یەکێ لەو قەزەیانەی کە هەموو دەوڵەتانیانەوە ئیسفادەی لێ بکەن، دایانەوە بیکەن بە شێوەیەک لە شێوەکان بتوان ئیمتیازات لە دەوڵەتانی دەخیل لەم قەزەیە بگرن، لە هێزەکان لەلایەنەکان. معلومە پەکەکە لەژێر ناوی حقوق سوودوەرگتن لە ئازادی و حقوقی فەرد و ئەو ئازادیانی کە لە وڵاتانی وەکو فنلەندا ئەوەیە کە بتوانێت بیکاتە جێگای پێی هەڵسوڕانی خۆی بۆ توونکردنەوەی فشارەکانی لەسەر تورکیا تا ناچاریکا بە دانیشتن و قبولکردنی شەراکەتی ئەو لە دەسەڵاتی داهاتووە یا شەریکبوون لە سیستەمێکە کە ئۆردوغان لەسەری ڕاوەستاوە. لە سەرێکی ترەوە فنلەندا و سویدن کە قەزەی پەکەکا و قەزەی کوردیان لەژێر ناوی خەڵکی مەزلوم لەژێر ناوی داکۆچی لە خەڵکی مەزلومە ئەوەیە کە فشار لەسەر تورکیا دانێن بە مەرجەکانی ئەوروپا ڕازی بێ، فشاری لەسەردانێن، مەحدودیاتی بۆ دانێن کە بتوان وەکو وڵاتێک دەستەبووی ئەو وڵاتانی ئەوروپایکەن. بەڵام وەکو لە قسەکانی پێشەوە ئێستا ئۆردوغان معادلەکە ئەوێ عکس کاتەوە، یعنی ئەم ئێستا ئەوێ قەزەی پەکەکەوانە بگرێ بەدەستەوە بۆ
دەست درێژکردن بۆ ناو ئەوروپا و ئەو سیستەمەی کە لە سوید و فنلەندە هەیە. مەسەن تۆسێکە قەزەی کورد هەموو کەس ئیسفادێ لە مالیکی لە کوردستانی عێراقا مالیکی ئیسفادەی لەیەکاوە تا ئەمڕۆ کۆبوو نەتوانێ جەماعەتی ئاهەنگی باز لە هەڵبژاردننی سەر کۆماری عێراقەکەن کە بەشی کورد و ئەوانیانێت تاییکردنیکەن ئەوانیانێ بە جۆرێک پارتی مەسەن ئەم جەماعەتیانێ بە جۆرێک دەستی پارتی سوکەنەوانێ ینی کورتیکەن بە نەوعێک و یەکێتی لە ڕێگای بردننی سەر و کۆمارەوە دەست درێژتر بێ بەسەر ئەوزاوە یعنی هێزی خۆیان کۆکەنەوە هەر یەکەی بە جۆرێک ئیسفادەکە لە حتا ئیسلامی سیاسی زۆرجارەوێ ئیسفادەی لێ بکە مەسەڵەن تۆرەسەی کێسە بەشێک لە یەکگرتووی ئیسلامی ئەبوبەکر کاروانی هەیە مەعدەل ێستا باسیەکە کاڵێ مەسەلەی نەتەوەی کورد و نیشتیمانی کورد لە کاتێکە ئەگەر چاوبخشێنی بە ئیسلامە بنەماکانی ئیسلامی سیاسی و حتا فکری ئیسلامی نەتەوە و نەتەوەچێتی بە بدعەیەکی غەربیە زانێ بۆ وایە لەبەرەوەی ئەم قەزیەیەکە ئەگەر هەر کەسێک دەخاڵەتی تیانەکە هەر لایەنێک ئیمتیازی لێ وەرنەگرێ دواکەوێ کەیسێکە کراوێ و هیچیشیان نایەنەوێ حەدیکەن با بڕۆی من ئەوانی کە مەسەن لایەنگری دەوڵەتی سوید و فنلەند گوایە ئازادی و لایەنگری دۆستی خەڵکن ئەوە وەهمێکە یعنی ئەگەر ئەوانە سیاستیان چییە لە بەرامبەر قەزەی کوردە بۆ وەختێک کوردستان عێراق ریفراندۆمەکەن مخالەفەت پیشانەیەن یعنی ئەوان تەنها لەسەری مەزڵومیەتی خەڵکی کوردەوە باسی پشتیوانی و ئەوواکەن بەڵام هیچ کاتێک هەتا هەموو ئەو هێزانێ سەر لە ئەو دەوڵەتانن قۆنسوڵیانەی لە کوردستانی عێراقا بۆ هیچیان لایەنگری دامەزراندن و بە سکولارکردنی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانان ناکەن کەوای ئەمانە هەر یەکە ئەوێ لە قەزەی کورد لەم ناوچەیە بخوا لە ئێران بخوا مەسەڵەن دوور نییە بەیانی بۆ لە چوارچووی سیاسەتی ڕژێم چەنجی ئەمریکایە بڕوە پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵە و ئەحزابی ناسوانسی کۆکاتەوانێ و وەکوی کە کردیان لە جەنگی کرداوە لە عێراقا امتیازیان لە وەرگێ بەڵام ئەمانە نە لە بەرنامەیانە قەزەی کورد هەڵکەن نە لە بەرنامەیانە کە بۆیە بە بڕای من هیچ جۆرە تەوهمێک بەوەی کە گوایە لە بەرۆی ئەم دوو دەوڵەتە یارمەتی پەکەکایە و ئازادی بۆ هەڵسوڕانی هاوتێ دۆستی کووردە یا پشتیوانی لە قەزەی کوردەکە بە بڕای من ئەمە وەهمێکە پشتبەسن بەم وڵاتانە بە ئەمریکا بە ئەوروپا بە فەڕەنسا بە هەر یەکێک ئەمانە هیچیان دۆستی کورد نین خەڵکی کوردستان نین ئەمانە دۆستی مەسعود بەرزانی و دۆستی ئۆجعالان و دۆستی سەرانی پەکەکە و حیزبی دیموکرات و ئەم ئەحزابانن کە لەسەر مەسەلە و ستەمی میلی ئەخۆن سیاسە دەکەن کە نەتیجەکەی ئەوەیە کە لە کوردستانی عێراقا پاش ئەو هەموو خوێندان و قورباندیانەی کە قەزەی کورد یا ستەمێکە لە سەخەتی کوردستان بەڵام کێ بەدەسەڵات گەیشت تاقمێ مافیایی دز و تاڵانی ئێستاش ئەگەر هەر ئەو کوردی کە مەسەن جاران لە ئێستا بۆ خواسی خۆی بێ ناو شەقامە لەلایەن دەسەڵاتە کوردەکەی خۆی و بەرشەکە درێ بۆیە بە بڕای من مەسەلەکە ئەوەیە کە ئەوەی کە تورکیای مەسەلەی پەکەکای بەدەستەوە گرتووە لە سەرێکەوە جگە لە قسانەی کە کردم ئەو ژێ قەزەی پەکەکا بەدەستەوە گرێ بۆی کە بتوانێت ئیمتیاز وەرگێت لەم دەوڵەتان فشارکا و دەخاڵەت کار لە ناو سیستەمەکانی ئەوەی سوید و فنلەند بە ڕوخساری ئینسان دۆستی و مافی مرۆڤ بۆ باسەکان ئەوانش بە جۆرەگەیانەوە پاشەکشە بەسەر تورکیا بکەن و لە شوێنی خۆی و نێڵن زیاتر پێلێ ڕاکێشێ بەو جۆرەی کە ئەوروپا دەستەمۆی کەن ئەو جارە بێتە ناو ئەوروپاییە کردووە پەکەکاش بە جۆرێگەوێ ڕوحی کوردایەتی و ڕوحی و ئەمانە کاتە دۆستی خەڵکی کوردستان بەڵام لە کاتێکە ئەم دەوڵەتانە ئەو تا ئێستا خۆ ئەمریکا لە سووریایە نەخشی چییە رووسیا هەیە ئەو دەوڵەتانەشان لەژێر ناوی هاوپەیمانەتی دژی تیرۆرە بەڵام چیان کردووە بۆ خەڵکەوە تا سەرگەردانی و بێدەرەتانیەک بەسەر خەڵکی کوردستانی سووریا کە معلوم نیە بەیان چی ڕوایە بەڕای من ئەوە پەکەکاش لێ مەسوولە و فنلەندا و سوید و ئەمریکا و ئەوروپاش مەسوولن کە خەڵکیان لەو نادیاری و سەرگەردانیادا ڕاگرتووە من پێم وایەوە ئەسڵی قەزێکەیە لەبەرەوەی کە کاتێکم ماوە من کۆتا پرسیارەکانم ئەکەمە ئەپرسیاری بینەرانێک
ئەگەرچی ڕەنگە لە بەرنامەکانی پێشووترایان لە شێوەی جیاوازدا تەنانەت لەم گفتوگۆشتا بەشێک لەمانە قسەی لەسەرکراوێ، بەڵام مادەم بینەرانی ئەکتیڤانە سەرنج و تێبینی و پرسیاریان نردووە پێم خۆشە لە کۆتاییدا ئەمانە ئاراستی ئێوە بکەم. سەرەتا پرسیاری یەکێک لە بینەران ئەڵێ ئاخۆ ئەمە دەکاتە ئەوەی کە بگەینە جەنگی جیهانی سێهەم، و پرسیارێکی تریش ئەوەی کە ئایا ئەمە دەبکاتە ئەوەی کە ئازادی سیاسی لە ئەوروپادا کاڵ بێتەوە؟ لە پرسیاری دووەم قسەکە من قسەم کرد بە دڵنیاییەوە مەسلەی ئازادیەکان ئەو مافۆ حڕیاتی فەردی کە پێشتر لە دیموکراسی غەربی کە باسییانە کە دیموکراسی غەربی کە ئازادی هەیە کە هەیە کە بە دەرەجاتێک لە ڕووی قانونەوە پارێزراوە، ئەمانە هەم هەر ئێستا دەستی پێکردەوە ڕۆتە. من لە قسەکانی پێشوە باسم کرد، چونکە من باسم کرد وەیەکێ لە لێکەوتەکانی ئەم جەنگە ئەوەیە کە دیموکراسی غەربی گۆڕیوە، قەوانینەکان هەر ئێستا قەوانینی سەردەمی جەنگ بەڕێیەکەوێ، قەوانی جەنگ ئیتر ئازادیەکان مەسن دەوڵەتێ لە حاڵەتی جەنگابێ ئیتر مەسلەی نییە مافی تەظاهورە بە خەڵکێ بە لەسەر نان لەسەر هەر شتێ بێ. بە بڕوای من یەکێ لە ئاساوەڕ و لێکەوتەکانی دەوڵەتان لە سەردەمی جەنگە ئەوەیە کە کۆنتترۆل، ئەوەیە کە میلیتاریزم، ئەوەیە کە ئاوارەی بێدەرەتانی قوانینی ملازم بۆ ڕسمیەتدان بەو شەرایطە دێ، حقوقی فەرد و مەدەنیەت و لیبرالیزم بە تەواوەتی ئەکەوێتە حاڵەتی تەغییرەوە. مەسەن ئێمە بینیمان مەسە بۆ نمونەسێکە نمونە بێن لە جەنگی ئێران و عێراقا، پێش جەنگ و ئێران و عێراق سەدام حوسێن هەموو جارە شیریا بە مناڵ و بە خۆڕایی و باسی ڕەفاهیە کرد، وەختێکە سەردەمی ڕەفاه و ئیزدیهاری سەرمایەدای، وەختێک کەوتە شەڕی ئێران و عێراقەوە ئەنجا حملەی ئیمانیە کرد، قەوانینی دانا کە ژنە بێتێتە ماڵەوە، هەر کەسێ زینا بکە ئیدامە، مەسەڵەن حتا بەحسی ئەمانەکە کابێ تر دایک شیری دایک باشە لە شیری تر ئەبێ بڕۆن. بەسمە هەر دەورەیە دەسەڵات لە چوارچێوەی شەرایطێکە اقتصاد و سیاست و جەنگ ئەیخوازێ، ئەو قەوانینانە ئەبێ جوابی ئەوانە باتەوە، وانییە کە على هەر بەو دیموکراسیە کە پێشور بووە بمێنێتەوە. مەسەڵکو من ئاماژەم بەو ژورناڵیستە کرد باسم کە ئێستا هەموو دەوڵەتانی ئەوروپا خەریکن لەژێر لە چوارچێوەی تێرمی زانیاری غەڵەتە قەوانینەکانیان ئەگۆڕن، ڕۆژ بە ڕۆژەم قانونانە دێ کە بەس ئێستا بۆ حتا لە کوردستانی عێراق بەحسە لەسەر تاوان چەک کۆکەنەوە، ئەوە پێشتر قانونانە بەو شێوەیە نەبوو. یعنی هەموو دەورەیە کە سەرمایهداری دامەزی قوانینی پێویستی خۆی هەیە بۆ بردنە پێشەوەی ئەو ڕەوتە، لە دەورێکا کە بوژانەوەی اقتصادی هەیە لە وڵاتێکا و اقتصادێک کرانەوەش لە کۆمەلگای قانونەکان ملازمی ئەوەن، لە دەورێکا کە جەنگە ئیتر قوانینی جەنگ پێداویستیەکانی حاکمێتی سەرمایە دەسەڵاتە دارەتی و دەوڵەتان ناچارن دەستبەرن بۆەوە، بۆیە وەک چۆن دنیا لە حاڵەتی تەغیرە قانونەکان لە حاڵەتی تەغیرایە. لەسەر مەسەوەی کە ئایا ئەماگا بە جەنگی جیهانی سێم بە بڕای من ئەم جەنگە من پێشووتیشتومە جەنگێکی کۆنتترۆل کراوە لەبەرەوەی توانا و قابلیتەکانی ئەم دەوڵەتە سەرمایەداریانە لەو ئاستایە کە ئەگەر بڕوا بۆ جەنگێکی جیهانی با بڵین چەندین وڵاتەیەکە چەکی کڵاوی ئەتۆمیان هەیە بە یەکجاری نەکرد دوژمنەکەیان لەناوبەرن، بەڵکو دنیا سەراپا یعنی ئەم حاڵەتی بسڕێتەوە. یعنی ئێستا دنیا لە بەردەم تونێلێکی تاریکایەکە ئەم جەنگە گەر درێژە پێشە درێژی خۆیان بە جەنگێکی جیهانی سیام بگا بە معنایی کە لە جەنگە کلاسیەکانە هەبووە کە هەردوو بەرەکە بکەونە بەکارێنێن، خۆ ڕناوەستن، خۆ هەر لە چەکی درۆنەکان ڕناوەستن، خۆ هەر لە شەڕی جەبهەیی ڕناوەستن، معلومە دەست بۆ چەکی گەورەترە بن. ئێستا رووسیا بە جۆرێک چەکە تاکتیکیەکانی هەتا لە ئۆکرانیا بەکارێنێ، ئەم هەموو کاولکاری و هینە بە لە حەزات کڕە خۆ ئەمە ناتوانێت چەکەکانی سەردەمی جەنگی جیهانی دووەم بێ. بۆیە بە بڕای من هەمویان لەمەیە چۆنەڵێ هەمویان لەم کەشتیان ئەگەرێکیان بەرەوە مەنگاڵێ هەمویان لە کەشتێکە غەرقە بن. تاوانم باسە کراوەیە ئەکرێ ئینسان زیاتر قسەی لێ بکە، بەڵام ئەوەی کە من تا ئێستا بەپێی زانیاری و خوێندنەوەی کە خوێنمەوە پێم وایە ئەم جەنگە
چکە ئەوان مەسەلەکانەوە نییە رووسیا لە ناوبەرن یا تا ئەمریکا ئەزانێت کە رووسیا ئەمریکای بۆ لە ناو نابێت ئەوانش دەزانن ئەوانش پێشڕەویەکانی سین لە ڕووی اقتصادیەوە زانن بۆیە ئەبێ بگونجێن لە یەکە ئەبێ قەزیەکە لەسەر تەوزیعی مەنافع و نفوزە هیچیان ناتوان ئەوی تریان حەزف بکەن هەر بۆیش ئەم جەنگە درێژە کێشێ هەر بۆیە ئیدامەی ئەم جەنگە چکە هیچیان ناتوانن بگەنە ئەو نقطەی کە بڵێن بابە مەسە ئەمریکا بڵێ من رووسیای تر بە بلۆکێگە ناسم ئەوە اقتصادی سین بە اقتصادی ئەگەر یەکەمینە ناسم بە دوو هەمیە ناسم بە پێوە مەناتقی نفوزی اقتصادی و سیاسی خۆیان ئەوە بکەن ئەم باسە کراوەیە هیوادارم لە فرسەتی ترا زیاتر لەبارەوە قسە بکەین هیوادارین هەڵبەت ئێمە لە پێشەنگ تیڤیەوە بەرنامەی ترمانە بێت سەبارەت بەم تەوەرە خاستەوەستایە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و بەشدار بوویت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا سپاس بۆ ئێوەش عزیزان سپاس بۆ ئێوەش بۆ بەشداری چالاکانتان لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.